ڕێگەی گوندەکان لە سەرانسەری هەموو سنووری پارێزگای سلێمانیە ئێمە دوو بژەمان لە بەردەستە، یەکیان بودجێ ئاسایی پێڵێن، یەکیان بودجێی وێزگەکانی کێشکێتە دەستمان مانگانە. بە جۆرەی ئەو بودجێ ئێمە لە بەرەبەرایەتی گشتی پلانێکدانی ساڵانە کە هەر قەزا و هەر ناحەیەک حیسەی چەنی بەرەکەوێت. بەڵام من بەداخەوەم کە ئەو بودجەی کێتە دەستمان زۆر کەمە، ئێمە فریایی چاکردنی ڕێگای هەموو گوندەکان ناکەوین، بە هیواین لە ساڵی داهاتووە پێشنیارمان کردەوە کە ئەو بودجە بۆ بەڕێوەبەراتی چاکسازی ڕێگەوبانەکان زیاد کرێت، بۆ ئەوەی ئێمە فریای لانی کەم 150 گوندەکان فریا بکەین. بەڵام من بەداخەوەم و ئەلانی شێکەم و داواکاریشم لە حکوومەت کە ئەو بودجەمان بۆ زیادکەن بۆ ئێمە لانی کەم ئاورێت لە گوندشینەکان بینەوە. پێشێ لە چەمچەماڵ و کێشە هەبێ لەبەر ئەوەی وەختی خۆی ڕێگەکان ڕێگای گوندەکان زۆربەی زۆری چارەسەر نەکراوە. بەڵام لە ناو شاخاوەکان ئەو گرفتەمان یژگار زۆرە، ساڵانە داڕمان ڕوە لە ڕێگەکانە، لافا و باران و بەفر ئەبێ بەهۆی خراپبوونی. ئێمە بە گوێرەی ئەو پلانی کە ساڵانە دایانێن لەوە چێ 120 بۆ 30 پلانەکەمان ئەنجام بین لەبەر نەبوونی بودجە.